ئەو هەموو مەلادین فرۆشە هەیە هەقیەوانیان نییە، ئەو هەموو بانک خوازە ساختە چیە هەیە هەقیەوانیان نییە کە دینەکەیان بەکارهێنا بۆ بەرژەوەندیەکانی دنیای خۆیان و بۆ چێژەکانی دنیای خۆیان و بەدەستیان هێنا لە سەفرە و سیاحەت و پەرلەمان و کورسی و دەسەڵات و هێز و پار و ئەوانە بەوانەیە نەیانە خوارێ، بەڵام ئەو مامۆستایانەی کە زۆر خەمی ئەوانە خۆن و زۆر خەمی دینەکەی ئەوانیانە بەوانایانە خوارەوە. چونکە فەرمێ گەر زانایان سووک بکەن، زانایان ڕەسوا بکەن، بوختانیان بۆ بکەن، ناشرینیان بۆ بکەن، خەڵکی بەهۆی زاناکانەوە جوانی و پاکی و دین و ئەخلاقە ناسەکەیەوە ئەوانتان ناشرین کرد لەلایەن ئەو وەختە کێ ڕێبەریان کە کێ ڕێبەریان کە بە حەقیقەت یانی لەیان نەگەڕێن بۆ شاقێزەون و بۆ تۆپە سلیکۆنەکان و بۆ ئەکتەر و گۆرانی بێژەکان و فلیمسازەکان و یاریچیەکان و بۆ دەمشڕ و درۆزن و ساختەچی و سیاسیەکان لەیان نەگەڕێن بۆوانە پەروەردەیان کەن. ئەو هەموو سوکاتی و مامۆستایانی ئاینیەکەن لەو پەیجانەتانە ناشرینیانەکەن و بوختانیان بۆکەن و قسەکانیان هەڵەگێڕن و قسەکانیان لە یەکدا بڕێن بەس بۆی ناشرینیان کەن. ئەمە لە مەسلحەتی کێیە باشە؟ تۆ ئەزانی کە تۆ مامۆسایەکی ئاینیت ناشرین کرد کە بە کوڕەکە دەڵێ دایان پیزمە بە بە کوڕەکە دەڵێ جنێو فرۆژمەوە بە کوڕەکە دەڵێ درۆزنمە بە کوڕەکە دەڵێ قۆڵبرمە بە کوڕەکە دەڵێ ڕێز لە دایک و باوکە بگرە. تۆ ئەزانی کوڕەکەی تۆ دوایی تر گوێ لەو مامۆسایە ناگرێت کە ناشرین بوو لەلایەن ئەزانێت گوێلەکە ئەگرێ گوێ لەوە ئەگرێ کاڵێ دایک و باوک هیچ ناکەن بۆ ئینسان. ئینشەڵڵا من مەمنونیان نیم مەڵێ هەر نیان هێنامایەتە دنیا. گوێ لەوانە ئەگرن کە خۆیان ماڵیان بەجێهێشتۆ لە شێڵتەرەکان ئەژین. گوێ لەوانە ئەگرن کە سوکایەتی بەخوا و بە پێغەمبەرەکەن. گوێ لەوانە ئەگرن کە شەو و ڕۆژنێرگە لەو تلیاک و مەشروب بەخۆن و گۆرانی ئەڵێن. گوێ لەوانە ئەگرن کە لەش فرۆشیەکەنی ترەمانە ئەبنە قودوایان. ئەزانی سبەینە گیرە خۆی بەدەست مناڵەکەی خۆتەوە. ئەنجا تۆ بڵێ ئەو کاتەش بیر بکەیتەوە بڵێ خەتای خۆم بوو بە پەیجەکەم سوکایەتیم بەم پیاوە بە ڕێزانە کرد، نەمەهێش گوێیان لێ بگیرێ، نەمزانیست تەپڵی سەری خۆمەگرێتەوە مناڵەکەی خۆمەگرێتەوە. بۆیە ناشرینکردنی مامۆسایانی ئاینی حەزەکەم بزانی ناشرینکردنی نەوەکانی میلەتەکەی خۆتە. بە تایبەتەوە مامۆسایانی ئاینیانەی وەکو وتم زۆرترین دڵسۆزی و خەمخۆریان بۆ کۆمەلگا پێوە دیارە، یاخود پێوەیان دیار بۆ وەفاتیان کردووە. بە درێژایی مێژوو یەهودی مەذهەبەکان و گاور مەذهەبەکان هاتوون بەم زانە ئاینیانەیە. بەڵام ئەو زانە ئاینیانەشی کە هیچ لە بارانە بوون کۆمەلگا بەرەو فەساد دەبن، خۆیان بەشێکن لەوە، بەردەوام دەرگایان بۆ واڵا بۆ جوان کراون و هێنراونەتە پێشەوە ڕێزیان پێبەخشراوە. بۆیە وریای خۆتان بن ئەی خاوەن پەیج و گروپ و سایت و یوتوبەر و ئەو بابەتانە هەوڵ بدەن ئەو مامۆسایانەی زۆرترین ئەخلاق و ڕەوشت و دین فێری خەڵکیەکەنەوە ئەوانە بناسێن بە گەنجەکانەوە، ئەوانە بناسێن بە کچ و کوڕەکان، بە گوێیان لێ بگرن و سوودیان لێ بگرن، نەوەک گۆرانی بێژ و ئەکتەر و فلیمزاز و لەشفرۆش و ڕاقیسە و شاقێزەون و ئەم بابەتانە کۆ بکەنەوە هەواڵ و ئیخبار و کار و گفتار و ڕەفتاریان بە خەڵکی بناسێن. بەڕاستی زەمان نییە کچەکەت معجیبی نەبێ و چاوی لێ نەکا، کوڕەکەت معجیبی نەبێ و چاوی لێ نەکا. ئەو وەختە دوایی ئەبێ سەرت شۆڕ بێ لە ناو کەس و کارتا و لە ناو کۆمەڵگاشتا. ئەنجا دوایی بە ناچاری پەنابێتە بەرەوەی کە بابی کوژم بۆ وای لێ هات. زانی بۆ وای لێ هات خۆت بەشێ بووی لەو هاوکێشەی کەوات لەو منداڵەکە.